دەستپێشخەری و ئاسانکاریەکی نوێ لە بەشی تیشکی تاوەری تەندروستی سمارتەوە. دوای پشکنینی ئێکسڕێ و مەمۆگرافی و MRI و CT سکان سەرباری ئەوەی دەتوانی لە ڕێگەی CD و لە ڕێگەی ئەشیعەوە ئەنجامی پشکنینەکانت وەربگریتەوە، بەڵام لە ئێستادا سەرجەمی ئەم پشکنینانە لە سیستەمێکدا هەڵدەگیرێت بە ناوی پاک سیستەم بۆ ماوەی 7 ساڵ. بۆیە هەردوای کۆتایی هاتنی پشکنینەکەت دەتوانیت لە ڕێگەی ناردنی لینکی تایبەتەوە کە لەم لینکەدا سەرجەمی داتا و زانیاری و وێنەکانتی تێدا پارێزراوە و دەتوانیت بیان بینیتەوە. لە بەشی تیشکی تاوەری تەندروستی سمارتەوە ئەم لینکە دەنێردرێت بۆ هەر یەکێک لە ئەپەکان و هەر سەرچاوەیەکی پەیوەندی کە خۆت داوای بکەیت، یاخود لە ڕێگەی سکانکردنی QR کۆدەوە دەتوانیت هەرچی پشکنینت هەیە وێنەکانیان دووبارە وەربگریتەوە، کەواتە سەردەمی نیگەرانی تێکچوونی CD و فیلمی ئەشیعەکانت بەسەرچوو، چونکە لە لای ئێمە بۆ ماوەی 7 ساڵ پارێزراوە. پاک سیستەم لە تاوەری تەندروستی سمارت بۆ 7 ساڵ داتا و زانیاری و پشکنینەکانت دەپارێزێت. سمارت وەرچەرخانە.